44 ساڵ بەر لە ئێستا کۆمەڵەی خوێندکارانی کوردستان دامەزرا. دۆخیەوسا پێویستی ڕێکخراوێکی لەم چەشنەی کردبوو بۆ واقع کە لە پاڵ خەباتی بەردەوامی هێزەکانی پێشمەرگە زانست و چرای پێگەیاندنی نەوەیەکی هۆشیاریش بکرێتە دوانەی خەباتی هاوبەش. لەو کاتێکی نیشتیمانی کوردستان دروست دەبێ وەکێکەم ڕێکخراوی پیشەیی خوێندکاران ڕێکخراوی کۆمەڵی خوێندکاراندا ئەمەزرێ لە شاری کەرکووچی قودسی کوردستان لەسەر دەستی کۆمەڵی خوێندکاری ئەو کاتەکە لە شارە جیاوازەکانی کوردستان کۆبوونەوە لەوێ بەرنامە ڕێژیدانن دیارە خەباتی ڕێکخراوی ئەو کاتەی کۆمەڵی خوێندکاران تاکو بەهاری 1991 خەباتێک بۆ زیاتر لە چوارچێوەی نهێنیات لە ناو زانکۆکان پەیمانگاکان ناوەندەکانی خوێندن ئەو کاتە لە سەرتاسەری عێراق بە بەغداشەوە لەو کاتە کار و چالاکیەکان زیاتر خۆی لە ڕاپەڕینەکانت بینیەوە بە تایبەتی ڕاپەڕینەکانی هەشتاویەک و ڕاپەڕینەکانی تریکە لە ساڵی هەشتاکان لە سەرتاسەری کوردستان لە منتیقەکانی پێنجوێن لە ڕەواندز لە شارەکانی تر لە ڕانیەی دەواازە ڕاپەڕین ئەو کاتە ئەو ڕاپەڕینانە زیاتر قدوەی خەڵکەکەیان قدوەی ئەو جیلەی کە پێخۆپشاندانەکانیان نەکرد زیاتر کادیرانی کۆمەڵی خوێندکاران بوون. کۆمەڵی خوێندکارانی کوردستان لە سەرزەمی شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان لە ڕێگەی لق و کۆمیتە و نوێنەرایەتیەکانیەوە 44 ساڵە کاروانەکەی بەردەوامە و بۆ داهاتوش کاروانی پرسەروەری کۆمەڵەی خوێندکارانی کوردستان بەردەوامی دەبێت. هیواخوازین ساڵ یادگەری دامەزراندنی کۆمەڵی خوێندکارانی کوردستان ببێتە ساڵ یادگەرێکی پڕ لە خێر و خۆشی و ببێتە پڕ لە ئارامی و ببێتە هۆی ئەوەی کە پرۆسەی خوێندن دەست پێ بکرێتەوە بە بۆی خوێندکارانمان ساڵێک بێبەش نەبن لە خوێندن. دیارە لە هەنووساتێکدا ساڵیادی دامەزراندنی کۆمەڵی خوێندکارانی کوردستان دەکەینەوە وڵاتەکەمان بە کۆمەڵی قەیران و تەنگەژەی تەندروستی و تەنگەژەی سیاسی و یەکتر قبوڵنەکردنی لایەنەکاندا تێدەپەڕێت. هیواخوازین ئەم یادا ببێتە هەوێنی ئاشتی لایەنە سیاسیەکان و ئێمە کۆمەڵی خوێندکارانی کوردستان داواکارین لە وەزارەتی پەروەردە و وەزارەتی خوێندنی باڵا هەموو هەوڵەکانیان بخەنە گەڕبۆی ساڵی خوێندنی 1920 نەفۆتێ و خوێندکاران بتوانن درێژە بە خوێندنەکانیان بدەن. سەرەتا یادی 44 ساڵی دامەزراندنی کۆمەڵی خوێندکارانی کوردستان پیرۆز دەکەم لە سەرجەم هەواڵانمان لە مەکتەبی سکرتارەتی کۆمەڵی خوێندکارانی کوردستان و هەروەها لە سەرجەم لەقەکانی کۆمەڵی خوێندکارانی کوردستان و سەرجەم نوێنەرایەتی گشتەکان لە سەرجەم ناوەندەکانی خوێندندا. هیوادارم بە نەفەسی زانست ئازادی نوێگەری وەک چۆن لە ڕابردوودا بەردەوام بوون بە هەمان شێوە درێژە پێدەری ئەو دروشمە بن بۆ فراهەمکردنی زانست و زانیاریەکی زیاتر لە ناوەندەکانی خوێندن و فراهەمکردنی ژینگەیەکی ئازادتر بۆ خوێندکار بۆ ئەوەی پەرە بەتوانەکانی بدات و هەروەها گەشەکردن بەتوانە شاراوەکانی ئەو خوێندکارانەی کە فکرەیەکیان هەیە و دەبێتە نوێگەری بۆ بەرەو پێشچوونی خوێندن لەسەر ئاسی هەرێمی کوردستاندا. پیرۆز بێت 44مین ساڵیادی کۆمەڵی خوێندکارانی کوردستان لە ئەندامان و هەواڵان و کادیرە دێرینەکانی کۆمەڵی خوێندکارانی کوردستان کە لە ڕابردوو ئێستا بە خزمەتێکی کەمیش بوو بێ خزمەتی ڕێکخراوەکە و خوێندکارانیان کردووە و وەسەر ڕێزدا ئەنەوێنم بۆ سەرجەم شەیدانی ڕێکخراوەکەمان و کۆمەڵی خوێندکارانی کوردستان هەر لە سەرەتای دامەزراندنیەوە پێشمەرگە ئاسا ڕوبەڕووی زەبر و زۆنی ڕژێمی بەعز بوونێتەوە. لە دوای کۆنگرەی چوارەمەوە یەکێتی نیشتیمانی کوردستان بە شێوازێکی نوێ سەرقاڵی ڕێخستنەوەی سەرجەمی ئۆرگانەکانیەتی کاری ڕێکخراوەیی بە شێوازێکی نوێی کارکردنیش لە ناو کۆمەڵە تێکۆشەرەکەی ناو مێژووی زیاتر لە 4 دەی خەبات بەشێکی تری هەنگاوەکانی داهاتوو دەبێت تاوەکو وەکەمیشە کۆمەڵەی خوێندکاران چرا هەڵگر و مەشخەڵانی زانست بێت. هونەر ڕەسوڵ گەلی کوردستان دەڤەری ڕاپەڕین.